بەڵێ سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی دەستگای میدیایی ستاندەر دوای زیاتر لە 57 ڕۆژ لە دواکەوتنی دواهەمین موچە و دابەشکردنی لە هەرێمی کوردستان بەسەر موچەخۆران ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران چەند بڕیارێک دەرکران. وەک دیارە دوێنێ ئێوارە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێوارە خوارێکدا کە بەربانگی لەگەڵ ژمارەیەک کەسدا کردەوە باسی لەوە کرد کە ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دەکرێت و تێیدا چەند بڕیارێکی گرنگ و هەروەها مژدەی دڵخۆشکەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەدرێت. بڕیارەکانی ئەنجومەنی وەزیرانی کوردستانتان ئێستا بۆ خەمەڕووکە پێکاتوە لە 4 بڕیار، بەڵام پێشەوەی کە باز لە بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران بکەم کە ئەمڕۆ لە کۆبوونەوەی خۆیدا بە ئامادەبوونی تەواوی وەزیر و ئەندامانی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان تێیدا بڕیار درا بە بەشداری شاندی یەکێتیش کا پێشتر سەمیر هەورامی وتەبێژی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە کە ئەوان بەشدار دەبن لە کۆبوونەوەکەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانی کوردستان و هاوکات قوبات تاڵەبانی لە کۆبوونەوەکەدا بەشدار بووە. کۆبوونەوەکە لەسەر 4 تەوەر بووەوەی کە هەبوو ئەمڕۆ. تەوەر یەکەمیان لەسەر دوایین پێشهاتەکانی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان، تەوەری دووەم بڕیار و ڕێنمایەکانی بانکی ناوەندی تایبەت بە ڕێکێشانی دۆلار بە کاش لە ناو بانکەکە، سێمیان پابەندکردنی وەزارەتی دارایی بۆ وەرگرتنەوەی قەرزە بازرگانیەکان، چوارەم تایبەت بە نووسراوی پەرلەمانی هەرێمی کوردستان لەبارەی خانەنشینی، ئەوەی کە زۆر چاوی لەسەر بوو ئەمڕۆ لەلایەن خەڵک و موچەخۆرانی هەرێمی کوردستان پرسی دابەشکردنی موچەیەکە ماوەیەکی زۆرە زیاتر لە 57 ڕۆژە تێپەڕیوە بەسەر دابەشکردنی دواهەمین موچە لە هەرێمی کوردستان و چاوەکان هەمووی لەسەر ئەو بڕیارانە بووە. لەسەر ئەو قسەی سەرۆکی حکوومەت بوو کە باسی لەوە کردکە ئەمڕۆ یانەوەی کە دوێنێ وارەی باسی کرد بەیانی بڕیارێک دەدەن کە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان دابێت و هەروەها مژدەیەکی خۆش دەبێت بۆ خەڵکی هەرێمی کوردستان. بڕیارەکان بەم شێوێنەوەی کە تاوەکو ئێستا دەرچوونە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە، یەکەمیان دابەشکردنی موچەی مانگی 2 بڕیار وایە کەمێکی دیکە لیستی دابەشکردنی موچەی مانگی 2 فەرمانبەران ڕابگەیەندرێت. سێمیان یان دووەمیان با بڵێن ئامادەکردنی لیست بۆ دابەشکردنی موچەی مانگی 3 و ڕەوانەکردنی بۆ بەغدا بۆەوەی کە بەر لە جەژنی ڕەمەزان موچەی مانگی 3ش بدرێ، واتە لەمڕۆ واتاوەکو جەژنی ڕەمەزان بتواندرێت 2 موچە بەسەر موچەخۆرانی هەرێمی کوردستان دابەش بکرێت، لیستی موچەی مانگی 3 ئامادە دەکرێت و ڕاستەوخۆ بۆ بەغدا نێردرێت. سێمیان دابەشکردنی زەوی بەسەر مامۆستایان و فەرمانبەران ئەوانەی کاتاوەکو ئێستا سوودمەند نەبوونە لە وەرگرتنی زەوی، بڕیار وایە دەست بکرێت بە دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەران و مامۆستایان لە هەرێمی کوردستان. بڕیاری چوارەم لێخۆشبوون لە قەرزی ئاو کارەبا و هاتوچۆ بە ڕێژەی 120. هەروەها چەند بڕیارێکی دیکەش دراون لە ناو ئەنجومەنی وەزیران. یەکێک لەو بڕیارانە بۆ هەرسانکردنی گۆشتی سوورە، هەڵگرتنی باز بە ڕێژەیەک لەسەرە و بەرهەمانەکە ماوەکانی ڕابردووە تاوەکو ئێستاش وەکو بەرچاوە لای هاوڵاتیان نرخی گۆشتی سوور لە ناو بازارەکاندا بە ڕێژەیەکی یەکجار زۆر بەرز بووە کە گەیشتۆتە زیاتر لە 24,000 دینار بۆ هەر کیلۆیەکی گۆشت. چەند بڕیارێکی دیکە دراون. قەرار وایە کەمێکی دیکە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا وردەکاری کۆبوونەوەکە هەروەها تەواوی ئەو بڕیارانەی کە ئەمڕۆ لە ناو ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دراون بڵاوی بکاتەوە یاخودەوەی کە ڕای بگەێنێت بە فەرمی بڕیارەکان چینەوە و مژدە خۆشە بە تەواوەتی سیەکە دراوە لە مەسلحەتی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان. بەڵامەوەی کە وەکو باسیشم کرد زۆرترین چاوەکان لەسەر موچە و دابەشکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بوو تا کەتەیدا موچەخۆران چاوەڕوانی ئەو بڕیارانە بوون. بڕیارەکان بەم شێوێنە گرنگترین خاڵەکان بریتە لە دابەشکردنی موچەی مانگی 2 کە بڕیار وە لە ماوەی 5 تاوەکو 6 ڕۆژدا کە لە بەیانیەوە دەست بکرێت بە دابەشکردنی موچەی مانگی 2 لە ماوەی 6 ڕۆژدا موچەکە بە تەواوەتی دابەش بکرێت و دواتر ڕاستەوخۆ لیستی موچە بۆ مانگی 3 ڕەوانەی بەغدا بکرێت. هەروەها بڕیارێکی دیکەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی بەغداد گەیشتوونەتە ڕێکەوتن بۆەوەی کە لیستی موچەی هێزە ئەمنیەکان
بە شێوەی کۆد بنێردرێت، هاو شێوەی هێزەکانی حەشدی شعبی و هێزەکانی ناوخۆی حکوومەتی عێراقی بە کۆد بنێردی لەسەر ئاساسی کۆد بێ، نەگۆی کە لەسەر ئەساسی ناو وردەکاری لیز بێت. چاوەڕوان دەکرێت بڕیا لەسەرەوەش درابێت و حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ عێراق گەیشت بنە ڕێکەوتن و لێک نزیک بوونەوەی تەواو بۆی کە لیستی موچەی هێزامنیەکان بۆ مانگی سێ بە شێوەی کۆد بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێردرێت. ئەوەی کە باسم کرد ئەو زانیاریانە نەکە بە شێوەیەکی فەرمی هەتاوەکو ئێستا لەبەردەستی ئێمەدان و کەمێکی دیکەش سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا وردەکاری بڕیارەکان دەخاتە ڕوو.